کاتێک کە خوای گەورە ماڵت پێ بەخشێ سپاسی خوا بکە لەسەر ئەو ماڵە، ئیتر زۆرە یا کەمە بڵێ خوای گیان سپاس بۆ تۆ و بیشڵێ اللهم إني أعوذ بك من زوال نعمتك، خوای پەنا دەگرم بە تۆ لەوەی ئەم نیعمەتەم لێ بسێریتەوە. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە دەفەرمێت کۆمەڵە کەسێکەیە خوای گەورە هەڵیان دەبژێرێ، ماڵ و سەروەت و سامانیان پێبەخشێ بۆی سود بە خەڵکی بگێنن، ئەو ناز و نیعمەتە بەسەریانەوە دەهێڵێتەوە مادەم بیبەخشن، مادەم ئاگایان لە فەقیر و هەژارەکان بێ. خوا پێتی بەخشی و ماڵ و سەرۆت و سامان ئاگات لە فەقیر و هەژار بێ، نەک تەنها مانگی ڕەمەزان، ئەوەی کە فەقیری ڕاستەقینەیە نەک سوال کرد. چونکە وەڵڵاهی کەسانێک هەیە من و ئێوەش دەیانناسین، کەسانێکی هەر کەسەمان کۆمەڵە کەسێک دەناسین وەڵڵاهی توانای کرێخانۆکەیان نییە، هەیە وەڵڵاهی توانای ئەوەی نییە حەپەکان بکڕێ بیخوا حەپ، هەیە توانای نییە مەسروفی ماڵ و مناڵی بکات جلێکی جوانیان بۆ بکڕێ. بۆیە ئەم نیعمەتەی خوا پێتی بەخشیوە، خوا هەڵتی بژاردووە پارە و پول و سەروەت و سامانی پێت بەخشیوە ئاگات لە فەقیر و هەژارەکان بێ. بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەو کەسانە کە نیعمەتی خوایان بەسەرەوەی ماڵ و سەروەت و سامانیان هەیە هەتاکو بیبەخشن خوا دەیهێڵێتەوە بۆیان، کاتێکیش کە گرتیانەوە لە خەڵکی خوای گەورە لەوانی دەسێنێتەوە دیدا بە کەسانێکی تر، خوا لێت ئەسێنێتەوە. لەوانەیە لە کاتێکی زۆر کەمدا خوای گەورە ماڵەکەت بەسەرا بڕۆخێنێ، لەوانەیە پارەکەت هەمووی بسووتێ تیا بچێت. خەڵکی وها بووە بینیمانە معرەزێکی گەورە سەیارێ هەبووە لە یەک چرکەیەکە هەمووی ئاگری گرتووە سوتاوە، بای چەند سەدەها وەزارە دەفتەر. بۆیە سپاسی خوا بکە، خوا نیعمەتی سەروەت و سامانی پێت بەخشیوە، فەقیر و هەژارەکانت لەبیر نەچێ. ئەگەر پێت خۆشە خوای گەورە ئەو نیعمەتە بەسەرتەوە بهێڵێ و نەبێتە بەڵایە بۆ قیامەتت، ئاگات لە فەقیر و هەژارەکان بێت، یارمەتیان بدە.